لەمە دووە ئەنجامدانی نەشتەرگەری دڵ بەنجی عامی بۆ بەکار نایەنرێت. کردنەوەی دەرگای قوتابخانەکانیش نزیک بۆتەوە دایکان و باوکان سەریان کردوتە کڕینی پێداویستی قوتابخانە بۆ منداڵەکانیان. ئەمانەوە چەناڵێکی دیکەم بۆ هێناون. ساڵتان لێبێت. پزیشکێکی کورد نەشتەرگەری دڵ بەبێ بەنجی عام ئەنجام دەدات و دەڵێت لە کاتی نەشتەرگەری قسە لەگەڵ نەخۆشەکانی دەکات. دکتۆر هێمن عەبدوڕەحمان پزیشکی پسپۆری دڵ باسی چۆنێتی ئەنجامدانی نەشتەرگەریەکەی بۆ 964 کردووتی. نەشتەرگەری چاندنی دەمارەکانی دڵ واتە ئەو کەسانی دەمارەکانی دڵیان دەگیرێ لە حاڵەتی ئاسایی بە عملیاتی کلاسیک و کردنەوەی سنگی نەخۆشەکە و بەنجی عام و ڕاگررتنی دڵ دەکرێت. بەڵام ئێمە هیچی ئەوانە ناکەین. تەنیا بە بەنجی ئەو شوێنەی کاری لێ دەکەن و بە کونێکی بچووک لە چواردەوری گۆی مەمکی نەشتەرگەریەکە ئەنجام دەدەیت. دەشڵێت ساڵی 2021 بۆ یەکەم جار لە مێژووی عێراق نەشتەرگەری نازۆریان ئەنجام داوە و دوای 1200 نەشتەرگەری گەیشتونەتە ئەو ئاستەی ئێستا. ڕۆژی یەکشەمەی داهاتوو دەرگای قوتابخانەکان دەکرێنەوە و لە سلێمانیش بازاڕی جلوبەرگی قوتابیان جوڵەی تێکەوتووە. بەڵام بایکۆتی ساڵانی ڕابردوو و دواکەوتنی موچە بەشێک لە دایکان و باوکانی قەلەق کردووە و هێشتا یەکلا نەبوونەتەوە ئاخۆ پێداویستی مەکتەب بۆ منداڵەکانیان بکڕن یان نە. دیار عیزەت کە دوکانی جلوبەرگی قوتابیانی هەیە قسەی بۆ مایکی 964 کردووە و دەڵێت بازار باشە بەڵام هەندێک لە دایکان و باوکان دوودڵن و گومانیان هەیە لەوەی کە مەکتەب دەکرێتەوە یان نە. چونکە ساڵانێکە بایکۆتە. دەشڵێت ئەگەر موچە بدرێت بازار گەرمتر دەبێت و هاوڵاتیان باشتر دەتوانن پێداویستەکانیان بکڕن. دوو هەڵۆی بەرزەفڕ کە نرخەکەشیان وە خۆیان بەرز دەفرێ و هەرێکیان دە بۆ 12 دەفتەر دۆلار دەکات لە ئافرۆکەخانەی هەولێر دەستیان بەسەرگیرا و گوازرانەوە بۆ باخچەی ئاژەڵان. دڵشاد حسێن هیرانی بەڕێوەبەری فەرمانگەی ژینگەی هەولێر بە 964 وت دوو هاوڵاتی عێراقی دوو بازیان لە وڵاتی ئیماراتەوە بە نایاسایی هێناوەتە کوردستان. بەڵام لە فڕۆکەخانەی هەولێر دەستیان بەسەرگیرا و ڕادستی ئێمە کراون. ئێمەش بە ئەمانەت داومانن بە باخچەی ئاژەڵان. دواتر بە هەمانگی لەگەڵ بەغدا و ئیمارات بڕیار لەوە دەدەین کە ئاخۆ تەسلیمی ئیماراتیان بکەینەوە یان لێرە ئازادیان بکەین. وتیشی ئەو جۆرە بازە لە کوردستان دەگمەنە و زۆر گرانن. بە قسەی خاوەنەکانیان نرخی هەرێکێکیان دە بۆ 12 دەفتەر دۆلار دەبێت. شەش پەپولەکەی گۆشەی باخەکەم هەر بۆ ئێوەیە ئاخوداخەکەم. ئەمڕۆ 20 ساڵ بەسەر کۆچی دوایی خاوەنی ئەم گۆرانیە و خانمە دەنگخۆشەکەی ڕۆژهەڵاتی کوردستان مەرزیە فەریقی تێپەڕی کە بە قسەی مێهری خوشکی یەکەم زەرمەندی ئەو کۆستە لەیلا فەریقی بووە. مێهری فەریقی بە دڵێکی پڕەوە بەسەرهاتێکی بۆ 964 گەڕایە وتی ڕۆژێکیان لە سلێمانی و لە ماڵی مەرزیە بوو. دەگەڕامەوە بۆ ڕۆژهەڵات. لە کاتی ماڵاوایی بە مەرزیە موت بۆچی بینایەک مڵکێک ناکڕی وەک ئەو هەموو کەسانەی تر. مەرزیەش لە وەڵام داوتە بووی تۆ نازانی من خاوەنی باڵەخانە و مڵکم دەوڵەمەندترین کەسم چونکە من خەڵکم هەیە و مێژوم هەیە. دەشڵێت دوای مەرزیە هیچ شتێک وەک خۆی نەما و هەز دەکەم لەیلا لە هەمومان زیاتر زەرمەند بوو چونکە مەرزیە پشت و پەنا بوو بۆ لەیلا. سەرشتا ڕادێکەشم بۆ هەواڵێکی دیکە. ئەمڕۆ فەرمانگەی میدیا و زانیاری حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەیاند کە ئیتر بۆ دەستگاکانی ڕاگەیاندن بۆ ماڵپەڕەکان ڕووماڵکردنی ڕووداوی تاوان بە هەموو شێوازێک قەدەغە دەکەن کە ئەمە 964 چەندین مانگ پێش ێستا ئەو بڕیارەیدا. بڕیارەکە ئەنجومەنی وەزیرانە و لەسەر داوای دەستەی گشتی مافی مرۆڤ ئەنجام دراوە. لە بڕیارەکەدا هاتووە کە دەستگاکانی ڕاگەیاندن و ماڵپەڕە ئەلکترۆنیەکان ئیتر لە کاتی ئەنجامدانی ڕووداوێکی تاواندا بۆیان نییە بچن شوێنی ڕووداوەکە کاتی ڕووداوەکە ئەو کەسانەی کە دەستگیر دەکرێن ڕووماڵ بکەن. لەبەر ئەوە کەیسەکە بەلاڕێدا نەبرێت تاوەکو هێزە ئەمنیەکان و دادگایش کاری یاسایی خۆیان بکەن. بۆیە بە هەموو شێوازێک لەو دەستگایانە قەدەغە کراوە ڕووماڵی تاوان و کوشتن بکەن. من بە بیرتان دێنمەوە هەر لەم 2025 لە مانگی سێدا 964 بڕیاریدا بە هیچ شێوەیەک ڕووماڵی تاوانی کوشتنی کۆمەڵایەتی نەکات. ئەمە لە کاتێکدایە کە هەر لە سەرەتای دامەزراندنیشیوە ڕووماڵی خۆکوژی نەکردووەوە کەسێک خۆی کوشتبێ ئەم ڕووماڵی نەکردووە لەبەر ئەوەی کە دادگا و لایەنی پەیوەندیدار و هێزە ئەمنیەکانیش مەجرای یاسایی خۆیان بە باشی
بەڕێوە ببەن و لە لایەکی تریشەوە دەرونی خەڵک ئەوەندە بەو هەواڵە ناخۆشانەوە ماندوو نەبن. ئەمە هەواڵەکانی ئەمڕۆ بوو، کاتێکی شات بۆ هەموو لای.